پیشانگای زۆر کراونەتەوە پیشانگای زۆرمان بینیوە بەڵام بەم شێوەیە پیشانگایەمان نەبینیوە بڵێن لە بوارەکانی بێجگە لە سروشت و دیمەنە جوانەکانی کوردستان دیمەنێکی ترمان هەیە کە ئەوش ئاژەڵ و باڵندە کێوەکانی کوردستانە ناوچەی بارزانی زیاتر تیا پیشانداوە لە هەمان کاتە دیوێکی تری ئەم پیشانگا ئەوەیە ئاژەڵەکانی ئەو دەروی کوردستان کە هندستانە لە جەنگەڵەکانی هندستانە ئەمیش شتێکی دڵخۆشکەرێک بەڕاستی فۆتۆگرافەرێکی کورد بتوانێت بگاتە دەروی وڵات ئەو خوا پێنگاوێکە لەوی ئاوایی vekirina pêşangeheka fotografî bivan siruştê ciwan û herweha ew balinde û ajelên kîvî ku di Kurdistanê de wek sermaye tête dîtin pêngaveka gelek ciwan e û aşinabûne takê Kurd bi siruştê ciwanê Kurdistanê û herweha bi wî sermayê siruştiyê ajelî yê ku heye Kurdistanê de herweha arambexşiyeke bo her takekê ku sehketê zêdetir derûnekê aram têde dîtin. خەڵکی گەزگەشتی مادێ ژیانی مە ئەوەیە و کرێکۆڵێ و لەسەر کرێکۆڵی مەمچینە 300 کیلۆ هەڵگرین پوڵم نادەنەیە هەرچەند پارەی نادەن ئەوە دەسێ پارەی گیر و گرفت و شۆڵ و کاریمە ئەوەیە ئەو کارێکی ئازاد و خۆشە فقط زوڵم لە خۆی دەکات ئینسان ئەو سەعبارە زوڵمی لێ دەکات چۆن زوڵم لێ دەکات بارەکەی قورسە بەر ناعیلاجەکە بە ناعیلاجە زیادی دەزاتێ پارەی وەسێم بکەویت ئەوە ئێوە بارەکە قەراردادی نییە بەڵسم بڵێت تو 50 کیلۆ هەڵگرەوە با ئیستیفادەکە تەبیوت و قەوەش ڕە بەدەی نەکەویت والله دا شغلی ئەو منتیقەی هیچ کارخانەیەشی لێنی پیرانشاری هیچ دەرامادێک فقط کارگەری ئەو کۆڵبەریەیە ئەوەی فەقیر و فەقارات بێت لە کۆڵبەری ئیستیفادە دەکات بە هەفتەی زەلێک بەعزێک هەفتەیدا 2 جەرمان بەردەکەوێت بەڵام هەفتەی ئەکسەرەت زەلێکە لەو جەرەدا مەسەن 300,000 400,000 بەستەژی بە نەفەر هەیە زیاتر لەگرە زیاتر دەکەوێت نەفەر هەیە کەم دەکەوی الان زۆر کەسێ مەسەن بای 200,000 ناتوانێت هەڵگرێت وەلی ئەلحانەکانە چون پوشاکە قیمەتەکەی بڕێک زیاترە 400,000 تمەن تقریبا هەیە نەفەرتیدا 500,000 دەکەوێت ڕۆژێ ئەوش هەفتەی زەلێکە ئەمە جێم پێشانگەیەم یەک خولەی مناڵی بووە و دووەمی ژڕای ئێوە لەسەر کارەکانم لە ماوەی ئەم 3 مانگە ئەو کارانی کردومە هیوام وایە کە ئێوە بەدڵتان بێت و ڕای هەر کەسێک لەسەر وێنەکان شانازیە بۆ من و هەر ڕەخنەیەکیش لە من ئەوە کارەکانم باشتر ئەەکەم. کۆمەڵەکاری جوانی هەبوو لە هەڵکاری لە ڕنگ کەبریتی و لە دەوری 34 تابلۆی قەبارە مامناون دڵشوک بەڕاستی جێ دڵخۆشکەرە لە بارودۆخێکی وە جەنجاڵ و قورسە ئەتوان بڵم کە ئێمڕۆ کۆمەڵی ئیشی ناسکی وەکو بیرۆخەکەی خۆی داڕشت